ئەمە بین گفتوگۆ دەکەین گفتوگۆکانمان درێژە پێ دەدەین لەبارەی جەنگەکەەوە خوێندنەوەیکی قوڵتر بۆ جەنگەکە دەکەین ئەم جەنگەی ئێران و ئەمریکا لەگەڵ ئێران لەگەڵ یەکتردا دەیکەن لەسەر چییە؟ ئامانجی دیاریکراوی جەنگەکە چییە؟ ئایا بۆ ئەمریکا ئامانجێکە بۆ ئیسرائیل ئامانجێکی جیاوازترە؟ گفتوگوێن پرس و باس و بابەتانە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ئەنوەر محەممەد فەرەج توێژەری سیاسی مامۆسای زانکۆ دکتۆر سڵاو لێبێ بەخێراتی و سەر زۆر بەخێر بێ سپاس بە جەناب سپاس بە کورسات دکتۆر با لەوە دەست پێ بکەین ینی ئامانجەکان دیارن بۆ نمونە ئەمریکا و ئیسرائیل دەڵێ ئامانجمان ئەمەیە ئەوەیە ئەم ئامانجە ئاشکراکانن کە نایشارنەوە بەڵام ئامانجە نیێنیەکانیش هەندێک لە بەرپرسانی ئەمریکا نایشارنەوە کە دەڵێن وزەیە دەڵێن دەستبڕینی چینە بە دەستگەشتنی بە نەوتی هەرزان خوێندنەوەی تۆ چییە؟ ئامانجە دیاریکراوەکە چییە؟ سەرەتا زۆر سپاس تاریخی لەم بەرنامەیەکترمان بینیەوە. ڕاستی من ئەگەر تەماشای وێنە گەورەکە بکەین یارمەتیمان زیاتر ئەیالەوەی کە دوایش لە وردەکاریەکان تێ بکەین. زۆر ڕۆچوون لە ئەوەی کە ڕۆژانە ڕووەدا ڕەنگەت لە وێنە گەورەکە لامانەیە. ئێمە من وای بە باشە زانم لە ڕوانگەی پسپۆڕێکی خۆم بڵێم گەورەتر تەماشای پەیوەندی نێودەوڵەتیەکان بکەین و ئەو جەنگەی ڕووەدا بە تەنها نەیبینین دابڕاو لەوەی کە لە جیهانە بەگشتی ئەگوزەرێ. بۆ نمونە ئێمە باس لە سیستمی جیهانی بکەین بەگشتی ئەوەی کە ئێستا ئەگوزەرێ و سیاسەتی نێودەوڵەتی چۆن ئەگوزەرێ یان بە شێوازێکی ینی تیۆری ئەماڵێن سیستمی نێودەوڵەتی لە کۆمەڵێک دەوڵەت پێک دێت کە پێکەوە لە کار لێکردنان دەوڵەتە زلهێزەکان ئەو گەورەکانی ناو سیستمەکە بە شێوازێک لە شێوازەکان بڕیاری کۆتایی ئەدەن لەبارەی ئەوەی کە ئاراستەی سیستمەکە بەکوێوەچێ بەرەوکوێچێ چین ئەو یاسایانەی کە کارلێکردنەکان ڕاگرنگ یاسانە و دەوڵەتەکان ڕۆڵی ڕێکخراوە نێودەوڵەتەکان چۆن ئەگەر کێشەیەک دروست بوو ئەگەر چارەسەری چۆن ئەکرێ جەنگەکان دروست بوو چی ئەکرێ بەگشتی نەریت و عرف چۆنە بە مامەڵەکردن پێکەوە چی گرنگە لەم سیستمەیە بەردەوام بێت بۆی سیستمەکە بمێنێتەوە پاراستنی سیستمەکە خۆی لە خۆناغێک بە خۆناغێکە بمبورە دروستە بیانی لە سەردەمی دۆناڵد ترەمپ نەریت و عرف و یاسا نێودەوڵەتیەکان ینی بەپێی تیۆری ئەکرێ مامەڵی لەگەڵ ئەمە بگەمە ئەوە ئێمە پێشتر لە پێش جەنگە جیهانیەکان پێش سەدەی 20 سیستمێکی ترمان هەبوو ناگەڕێمەوە مێژوو کە بە هاوسەنگی هێز ناسراوە کێشەیەک دروستە بوو لە جیهانە ڕێکخراومان نەبوو وەکو ئێستا وەکو UN وەکو عوسبەت ئومەمەوانی تر سەردەمێکە بوو کۆنفرانسێک ڕێک ئەخرا دەوڵەتە بەهێزەکان ئەوانەی کە لە جەنگان یان ئەوانەی کە بڕیار ئەدەن بەتایبەت بە زۆری ئەوروپیەکان بوون ئەو کێشەیە چۆن چارەسەرەکرێت چارەسەریانە کرد یان جۆرێک لەسەر ئەساسی ئەو هاوسەنگی هێزەی کە هەیە داهاتەکانیان دابەشەکرد لە بینی خۆیانە لە سەدەی 20 ئێمە هەنگاوماننا بە سەرکردایەتی ئەمریکاش لە ڕاستیە بە قیادەی ئەمریکا بۆ ئەوەی کە سیستمێکی نزیک لە تێگەشتنی لیبرالی بۆ ئاسی نێودەوڵەتی هەیە کە خۆی لە سیستمی ئاسایشی بە کۆمەڵا بینەوە ڕێکخراوێکی نێودەوڵەتیمان هەیە هەموو دەوڵەتەکان تێ ئەندامن هەموو بەشداری تیاکەن و ئەم ڕێکخراوە هەر دەوڵەتێکی خاوەن سەروەری ئەندامەتی لە ڕێکخراوەکە وەرئەگرێ وەکوونەتەوەی گرتوەکان بینیمان هەرچی دەوڵەتەکانی جیهان هەیە ئەندامە لەوێ و کۆمەڵێک دەوڵەتمان هەیە بەهێزترینن لە سیستمەکە ئەنجومەنی ئاسایش پێکێنن کە بۆ کاتێک کێشەی جەنگ و هەڕەشە بۆ ئاسایشی جیهانی بۆ ئاشتی جیهانی دروستە بێ ئەمانە بڕیاری لەبارەوە ئەدەن تەنانەت لە 15 دەوڵەت پێک دێت وەکوەزانن پێنجیان مافی ڤیتۆیان هەیە گەر یەکێک لەمانە ناڕازی بوو لەسەر ئەو ڕێشوێنانە ڤیتۆ بەکارێنێ بۆی جارێکی تر نەگەڕێنەوە بە دۆخی جەنگ ئەوەی کە ئێستا هەیە لە سەردەمی دۆناڵد ترەمپ و ئەو بۆ چوونانەی کە ترامپ هەیەی ئەوەیە کە وردە ئەمریکا لەم چوارچێوە ڕێککەوتنە سیاسیی کە سیستمەکەی لەسەر بیناکراوە ئەکشێتەوە ئەمریکا ئێستا هیچ گرنگیەک بە نەتەوە یەکگرتوەکان نادا ئەکەڵێم ئەمریکا ئیدارەی ترامپ بەم شێوازەی کە کارەکە و ئەو ڕۆڵەی کە بۆ نمونە پێش دەوڵەتە هەمیشەیەکە هەیەە لەگەڵ سیانی غەریبیمان هەیە ئەمریکا و فەڕەنسا و بریتانیا دوانیش خۆرهەڵاتیشمانێکە رووسیا و چینن و هیچ حسابێک تقریبا تووشی جۆرێک لە ئیفلیجی بۆ نەتەوە گرتوەکان لە جەنگی ئۆکرانیاوە تقریبا تا ئێستا لە جەنگی غەزەشاش ڕۆڵێکی نەبوو ئێستا تر تەواو لەم جەنگانەی هیچ گەڕانەوەیەک نیە لە بارودۆخی ئێرانە هەندێک پرتەو بۆڵە و دەمەبۆڵاکان نوێنەرەکانیان لە UN بەڵام
کارێکی پێ ناکرێت و ئەو یاسا و ڕێکەوتنانەی کە هەبوون وەکو عرافی نێودەوڵەتی وەکو ڕێکەوتنی نێودەوڵەتی تەنانەت وەکو یاسا نێودەوڵەتیەکان یاسای نێودەوڵەتی بڵێن مرۆیی نێودەوڵەتی لە جەنگی غەزە و لە ئۆکرانی لەوانە پێشێلەکرێ کەسێک ناپرسێتەوە تەنانەت مەسەری دادگاشمان بینی لە کەیسی ئیسرائیلە دادگا نێودەوڵەتەکەش بە شێوازێکی وابرێ و تەنانەت هەڵوەشاندنەوەی ئەم سیستمەی کە پێشتر هەبووە بەبێ ئەوەی بەدیلێکی تر هەبێ ئەمە مەترسیەکەی یعنی ئێمە لە دۆخێکی ڕاگوزەراین سیستمێکە بۆ پێشتر ناسی ومانە کاری کردووە نزیکەی 70 ساڵ لە کێشە نێودەوڵەتەکان یعنی توانوێتی نەگەڕێنەوە بۆ جەنگێکی تری جیهانی گەورەی وەکو جەنگی جیهانی یەکەم یا جەنگی جیهانی دووەم جەنگ ڕووی داوە لە بە شێوازێکی هەرێمی دەوڵەتە جلهێزەکان بە شێوازێک لە شێوازەکان احتیوا کراوە بەڵام ئێستا بینین ئەو چوارچێوە واز لە هێنراوە چوارچێوەیەکی تری بەدیل نییە ئەوروپیەکان هەست بە کەنارخستن ئەکەن دۆخی ڕاگوزەر کاکرانکۆ مشکلەیەکی تیا هەیە ناڕوونی هەیە و تا ناڕوونی زیاتر بێ مەترسیش زۆرتر ئەبێ نازانین جیهان بەرەو کوێچێ بۆ نمونە ترامپ پێشنیارێکی کردووە ئەنجومەنێکی ئاشتی هەبێ لە جیهان بەس ئەم ئەنجومەنی ئاشتیە هیچ حسابێک بۆ دەوڵەتە زلهێزەکانی سیستمی پێشوو ناکات ڕاتانچێ لەسەر ئەمە بەشدار ملیارە دۆلارە دا با بێ کێ پارەی هەیە بێت ئەندام بێ خۆم بڕیاردەری کۆتاییم ئەندامێتی تازا کرد یعنی جۆرێک لە بازرگانیکردن و پشت بەستنی هەموو ئەم شش پشت بەوە بەسێک ئەمریکا هێزێکی سەربازی هەیە و ئەوەی بێت ئەنجامیەدا یەک پرسیاری زۆر سادە ئەگەر ئەم سیستمە کاری نەکرد و ئەگەر دەوڵەتە زلهێزەکان نەهاتنە ژێرباری ئەمە و ئەگەر ئەم بابەتی پشت بەستنی زۆر بە هێزی سەربازی یان بازرگانی تۆ یاساکانە سەپێنی بەسەر هاوپەیمانەکانی خۆشدا ئەگەر لە ماوەی 3-4 ساڵی داهاتووی وردەوردە ئیدارەی دۆناڵد ترامپ ئیشی نەکرد یان نەیتوانی کاریگەر بێ ناتوان جێگرۆ بێ جیهان بەرەو کوێچێ ئێمە سیستمێکی پێشووتر لە دەست ئەدەین یان لاوازیەکەن تووشی شەرە لە بێشتێکیش نییە جێگەی بگرێتەوە ئایا لە جیهانە ئاکا ئەگەر تاکە شت پشت بەستن بێ بەهێز ئەمریکا بۆ خۆشی سەلامەتە بێ لەو جیهانەیە گفتوگۆ و مناقەشات لە ناو ئەمریکاشەوە هەیە ئێمە شتێک دروستەکەین کە سبەین خۆمان سیستمێکمان لە سەدەی 20 تا پێداگیریمان کردو دروستمان کردو یان لە وێڵسنەوە تاوەکو تا پێشتر ترامپ تا بایدنیش لەسەرەوە ئێمە لەسەر سیستەمە بڕۆین بەڵام ئێمە هەڵی ئەوەشەینەوە بەدیلێکیشمان نەبێ خۆمان وەکو ئەمریکا پەیوەندیەکانمان لەگەڵ ئەوروپا پەیوەندیەکانمان لەگەڵ چین و لەگەڵ رووسیا چی بەسەردێ ئەکەڵم وێنە گەورەکە ببینین نەک تەنها ئێران کەیسی ئێران کەیسی غەزە کەیسی ئۆکرانی ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ قەواعید و یاسا و ڕێساکان ئەگۆڕێ لایەنە کاریگەرەکان ئەگۆڕێ ڕێکخراوەکان ڕۆڵیان نامێنێ بێمتمانەیی دروستە بێ ئێستا ئەوروپیەکان لەگەڵ ئەمریکایە وەکو پێشتر نین لە ڕووی پەیوەندیە ئەمریکاش لەگەڵ ئەوانوانی باشە گۆڕانکاری لەم هەنگاوانەیە ڕوەدا مامەڵەکردنی ئەمریکایان ترامپ بە دەقیقتری بڵێم لەگەڵ پۆتین و لەگەڵ چینە یان لەگەڵ وڵاتێکی سەرۆکیی ئەوروپیا وەکو یەک نییە و ئەمە چی لەسەر ساسی ئەمە دروستە بێ کە تۆ دامەزراوەکان لاواز بکەی ئەو ئایدۆلۆژیە و ئەفکارەی کە سیستمەکە بەڕێوە ئەبا لاوازیەکەی بەبێ بەدیل چی جێگرەوەیەتی و ئەگەر کاری نەکرد ئەمریکیەکان و خەڵکی تریش و جیهانیش بەگشتی بەرەوکوێ ئەبا بۆیە ئێرانیەکان تقریبا لە سوچێکان یعنی ها اختیاراتیان زۆر نییە بەڵام ئەتوانن ئەوەی کە هەیەە بیخەنە گەڕ ئەگەر شەڕی ئەمریکا و ئیسرائیل لە ڕووی چەک و لە ڕووی تەکنۆلۆژیا و لە ڕووی ئاسمان و ئەوانەکەن ئەتوانن ئەو ئەساس و بنیادەی کە ترامپ بیری لێ ئەکاتەوە بۆ ئەوەی سیستمێکی تازە یان ڕێوشێنێکی تازە بۆ جیهان دابنێت ئەوە تێک بن بۆیە لە سەر چاوەکانی وزە ئەدەن لەو شوێنانە ئەدەن کە پشت بە هێزی ئەمریکا ئەبەستن بۆ مانەوەیان ئەو هێرشەکە دەسەر ئەو شوێنانەی کە بۆ نمونە هەرچی بنکە و بارەگا سەربازیەکانی ئەمریکا هەیە لە ناوچەکەیە ئەمانە بۆ ئەو دروست بوون و دۆڵەتانە بپارێزن ئێستا ئێران هاوکێشەکەی بە شێوازێکی تر لێ کردوتەوە لای سیاسەتمەدارەکان و لای خەڵکی ئاسایش لە ڕای گشتی جیهانیە نەخێر لە هەر شوێنێک بنکە و بارەگاکی سەربازی ئەمریکی لێبوو ئەبێتە هەڕەشە بۆ ئەو دەوڵەتە بەعکسەوە تا چەند ئەتوانی ئەمە بکاتە موشەکەەکانی تا چەند بەردەوام بنەکانی تا چەند بەردەوام بە تیۆری نایبەرین یان بە ڕوانینێکی نوێی نەزمی جیهانی نایبەرینەوەی کە دۆناڵد ترامپ دێ
هێز دەکاتە بەدیلی ئەو بنەمایی کە 100 ساڵە وەکو تۆوتی خۆیان کاری لەسەر دەکەن و دایدەڕێژنەوە هەشە لە ئایندەدا وەکو دەڵێ ببێ بە مارێک و باتەوە بە ئەمریکا خۆیەوە یان ئەگەر بەدەستواژێکی سادە نایبەر لە ئاستی نێودەوڵەتیە هیچ گەرانتیەک نییە بە تایبەت کاکۆ شتێکی ترمان هەیە کە گفتوگۆکرێت زۆر بەفراوانی لە جیهانە ئەمریکا بۆ ئەم کارانە ئەکات وەکو دەوڵەتێکی ئێشتا دەوڵەتی گەورەترین زلهێزە لە جیهانە بەڵام ئەم کارانە ئەکات چونکە پێگەکەی خۆی لە مەترسیا ئابینێتەوە ئێمە بە شێوازێک لە شێوازەکان ئەمریکا لە ڕووی سەربازی لە ڕووی سیاسی لە ڕووی تەکنۆلۆژی لە ڕووی دارایی ئەوی کە پەیوەندی بە دۆلار و بازرگانیەوەی هێشتا دەوڵەتی یەکەمە بەڵام ئەم هێزەی لە جۆرێک لە داکشانایە لە بەرامبەر هێزێکی تر کە لە هەڵکشانایە یعنی تۆ لە نەوەتەکانە یا لە سەرەتای 2000ەکانە وتە چین ئەبێتە دەوڵەتێکی جیهانی زلهێزێکی گەورەی جیهانی ئەوە بەڵگەی بۆ بێنیتەوە ئەحسایات بێنی و ڕێەوە ئەبێ ئاماژەکان بەڵام ئەمڕۆ بەڵگەی ناوێ ئەمڕۆ بەواقعی چین ئەبینی لە هەڵکشانایە بە تایبەت لە ڕووی ئابووری و لە ڕووی تەکنۆلۆژی و لەگەڵی شاهێزێکی سەربازی بیناکە چین خۆی ئەپارێزێ لەوەی کە ڕوبەڕوونەی سەربازی ڕاستەوخۆی لەگەڵ ئەمریکایە هەبێ یان بچێتە هیچ بۆ نمونە لایەنگری رووسایە بەڵام ناچێتە جەنگی ئۆکرانیاەوە بە شێوازێک کە سزا بدرێ و زەرەری لێ بکە پشتگیری کۆریای باکوورەکە بەڵام بە شەرتێک نەبێتە هۆی ئەوە کێشەکانی خۆی پرسەکانی خۆی بەلاوە گرنگە پشتگیری لە ئێرانەکە ئەوێ ئێران بمێنێتەوە چاوی لە باز بە تعبیرێکی تر چین لە هەڵکشانایە پشت بەچی ئەبەستێ لە ڕووی بنیادەوە یان لە ڕووی ژینگەوە پشت بە ئەو ئەمنیەتە ئەبەستێت بمبورە کە ئەمریکا دابینی کردووە ئاسایشێکی جیهانی دابین کردو بۆی بازرگانی کار بکە چین دێ بازرگانیەکە ئەکات بەرهەمە ئەکە ئەخوا بەبێ ئەوەی ئەرک و تێچوون و مەصرفی ئاسایشەکە هەڵگرێت ئەمریکا عفوکە کەوتم ئەمریکا بۆ ئەماکە ئەمریکا ئەڵێ نابێ ئێمە دابینکەری ئاسایشێک بین بۆ هەموو جیهان کە لی بەس بەرپرس بن بەڵام ئەرکەکەی هەڵنەگرن بە ئەوروپیەکانی شێوە ئەبێ لە بری دابەشکردنی ئەرکەکان بین ئەرکەکان بگوێزینەوە هەموو ئەوەی کە سوودمەند دەبێ ئەرکیش هەڵگرێت دکتۆر ئێستا ئێران وەکو دابینکەری بەشێک لە سەتادا بۆ سیانزەی سەرچاوی وزەی سین چونکە سین نەوتێکی زۆر بەکارێنێ نزیکەی 11 ملیۆن بەرمیلە ئێران ملیۆنێک 200,000 بەرمیلی بۆ دەڕوانی ڕێژەکە زۆریش نییە بەڵام هەر 2000 کاریگەری هەیە لەسەر تێچوو و نرخی هەشتومەکانی کە 2000 سیندی خاتەوە بازارەوە ئێران یعنی ئەوەی کە منم ڕۆ دوو جارە شتە بڵێمەوە لێنسیگرام وتی بێنە بەرچاوی خۆتان جیهان 130 وزەکەی بەدەستی ئەمریکاوە بێ ئەوەی ڤەنزوێلا ئەوەی ئێرانیش یعنی ئەم پەیامە بۆ سینە دەوێ بڵێ من نزیکە بمەوەلەوەی کە نیوەی وزەی جیهانی من تەحەکومی پێواکەم ئەمە مەترسیە گەورەکە نییە دوجار لەسەر سین یعنی هەروە بە بێەوەی ناتوانێت بەبێدەنگ خەریکی هەڵکشانی خۆی بێ باش ئێمە بێمە شتێکمان هەیە لە سیاسەتی نێودەوڵەتیات لە ڕووی زارەوە پێڵێن تەڵەی سۆسیدیتس لە پێش زاینەوە هەیە مێژونوسێکی بەناوبانگی میێوەرانی کۆنە ئەڵێ کاتێک دەوڵەتێکی تازە لە هەڵکشانایە پێگەوەرەگرێ هێزی زیادەکە بەبێ ئەوەی بیەوێ و بەبێ ئەوەی بیڵێت ئەبێتە هەڕەشە بۆ ئەو دەوڵەتەیە ئەو زلهێزەی کە پێشتر هەبوو چین بەمەی کە باسم کرد بەم هەڵکشانە مەترسی بۆ ئەمریکا دروستەکە بۆ چوونێک لەوانەیە کە ئەمریکا چۆن ڕوبەڕووی چین بینەوە ئەمە لە ترامپەوە دەستی پێ نەکردو لە ئیدارەکانی پێشوشی نزیکترینیان لە ئیدارەی بایدنی شا هەبوو کە چینە و ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەمریکا چۆن مامەڵە لەگەڵ چین بکات ئێمە شتێکمان هەیە لە ئەمریکا پێڵێن NSS استراتیژی ئاسایشی نیشتمانی ئەمریکا کە ئاخردانیان لە ڤێرژنی مانگی 2025 لە سەردەمی هەموو سەرۆکیەکە تازاکرێتەوە ئەندەجار 2 ساڵ جارێک باشە ئەم وەسیقەیە باس لەوەکە وەسفی پێگەی و دەوڵەتەکەکە لە جیهانە چۆن ئاسایشی نیشتمانیمان دابینەکەین چۆن مامەڵە لەگەڵ دەوڵەتەکانی تراکەن گرنگترین ئامرازەکان چین بە تەفسیل ئەمە بڵاوکرایەوە قسەشی لەسەر کرا پێشتر لە 2007 و لە 2022 وەسفی چین لەم استراتیژیا بەوە کرابوو کە منافسێکی یعنی استراتیژی ئەمریکای کێبرکەکارێکی استراتیژی ئەمریکای لە 2025 ئەمەی کە ترامپ دای ڕۆژەمانگی 12 و لەتر لە 2026 کاری پێکرێ چین مەوقعەکەی گۆڕاوە بۆ هەڕەشە لەسەر ئیزدیهار یعنی گەشەکردن و فلۆرشینی ئەمریکا یعنی چین وەکو
هەڕەشەیەک بۆ سەر خۆشگوزەرانی هاوڵاتیانی ئەمریکا ئەبینرێت بەم هەڵکشانانەی کە هەیەی کە پێگەکەی لاوازەکات. باشە چۆن ئەبێتە هەڕەشە بۆی باسی نەوتت کرد گرانبوونی نرخی و گرانبوونی نرخی شتومەک و ئەمریکا بیر لەوە کاتەوە بۆ نمونە چین بەچی لاوازە بە سەرچاوی وزە لاوازە. ئەگەر ئەمریکیەکان یەکێک لە بۆچوونەکان بتوانین گرنگترین سەرچاوەکانی وزەی نەوت بۆ نمونە چەند دەوڵەتێک لەم جیهانە دیاری بکەین سەلێکتی بکەین فەنزەوێلایە بۆ نمونە ئێرانە خەلیجە سعودی وانی ترە ئێمە ئەتوانین لە ڕێگەی ئەمەوە کۆنتترۆڵی بابەتی وزە بکەین و ئەتوانین بەوە چین و غیری چینیش وەکوی کە رووسیا بەرامبەر بە ئەوروپاییکە لە مەسلەی غازە سەرچاوی وزە بەکاربیێنی وەکو چەک. بەڵام لەمە گرنگتر شتێکی کە هەیە ئێمە ئەم سیستەمەی کە جیهان لەسەر دروست بووە مەسلەی نرخی دۆلار و ئاڵوگۆڕکردن بە دۆلار و بازرگانیکردن بە دۆلار و سیستەمی بریتن وودس و پێشتر لە ڕووی مێژووی و دوای جەنگی جیهانی دووەم و دوای هەفتاکان و یەکەم جار بەسترایەوە بە نرخی زێڕەوە و ئێستا نا دۆلار پشت بە زێر نابەستێ. یەکێک لەو شتانەی دۆلار پشتی پێ ئەبەستێ لە ڕاگررتنی بەهای خۆیە و ئەوەی وەکو دراوێک بۆ ئاڵوگۆڕی جیهانی کاری پێ بکرێ بێگومان ئابووری ئەمریکا خۆیەتی. یەکێکی تر لەوانە مەسلەی پترۆڵە مەسلەی نەوتە بە تایبەت لەم دەوڵەتانەی کە سعودیە و غیری سعودیەش لە ڕووی مێژوویەوە ئەم پترۆڵی کە ئەیفرۆشن پارەکانیان لە ئەمریکا هەڵەگرن باشە و بە دۆلار ئەیفرۆشن و ئەمە ڕاگررتنی نرخی دۆلاری تایە. ئێستا بێنە خەیاڵی خۆت ئەوەی کە ئێران ئەیکا کەوتم ئێران ئەوێ دیارەکە تێک بە نەوت نەنێردێتەوە گەروی هورموز ئەگرێت باشە و ئەمە بێتە هۆی ڕێگەگرتن لە ڕۆشتن و فرۆشتنی نەوت یان گرانبوونی و ئەبێتە هۆی ئەوەی ئەو دۆلارەی ئەو نەوتەی کە نرخی دۆلار ڕاگرێ بێتم هەڕەشە بۆی و ئەگەر نرخی نەوت گران بێت لە ڕوویەکەوە ڕەنگە لە هەندێک ڕۆ خزمەتی دابێ بۆ ئەمریکا بەڵام هەموو جیهان شت گرانە بێ و ئەزمەی ناوخۆی دروستە بێ بۆیە کە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە نرخی نەوت 100 دۆلاری تێپەڕان بەرەو 110 و زیاتر. گەورەترین پەیامی ئەو ڕۆژ و شەوەی ترامپ ئەوە بوو 6-7 ستیتمنت و تەسریحە بۆ ئەوەی کە بڵێ جەنگەکە تەواو بووە جەنگەکە کۆتایی پێ شتێکی نرخی نەوتی هێنایە خوارەوە کەواتە بەرزبوونەوەی نرخی نەوت بەم سیاسەتی کە ئێران لە شەڕەکە بەکاری هێنێ بەم درۆن و موشەکانی کە ڕەنگە نەتوانێ زەرەری گەورە لە ئەمریکا لە ئیسرائیلدا بەڵام ناوچەکە واکە بە ناوچەیەکی گرتو و هەڕەشە دروستەکە بۆی ناچاریان کە بە ڕێککەوتن. دکتۆر کەواتە ئامانجەکان مانجێکی استراتیژیە دوورمەودایە و دەستنیشان کراوە لەو کورد نابێتەوە ئەمڕۆ جەنگەکە دەوەستەیە یا ئەگەر بەس ڕادەگەێنرێ یا خودنا کەواتە بڕیارێکی حتمی پێشوەختە و بڕیاری لێدراوە ئەم وڵاتانە ئەوەندی پێیان بکرێ بەرگری بکەن دەیکەنەگەرنا دەبێ هەر تەسلیم بن بۆ استراتیژی کە ئەمریکا دایناوە. من نە ئەڵێم بڕیاری لێدراوە نە ئەشڵێن بە حتمی ئاهاتەوە بێ بابەتی سیاسەتی نێودەوڵەتی لەسەر ئەوە وەستێ تۆ شتێکت دەوێ بەرامبەر شتێکی تر ئەوێ بەرگری هەیە بۆ ئەم سیاسەتانە بەڵام ئەگەر تێڕوانینی ترامپ و ئەو ئیدارەی لەگەڵ یا باس بکەین نزیکە لەم بۆچوونەی جەنابێت یان دەقاودەقەوەی چۆن ئەمریکا یەکەم بێت چۆن ئەمریکا جارێکی تر مەزن کەینەوە ئەڵێ بەم شێوازانە بێ مەسەلەن تۆ بتانی سەرچاوەکانی وە لە ڕێگەی بازرگانی و زیادکردنی ڕوسوم و گومرگ و حال لەسەر هەموو کەس بە ڕێژەی زۆر و ئەو ئەرکەی کە ئەمریکا گرتوێتێ ئەستۆ بۆ ئەوەی هاگەر تەماشای ئابووری جیهانی بکەین سیستمی ئابووری جیهانی ئەرکێکی زۆر لەسەر ئەمریکا بۆ ئەوەی ئەم گەشەکردنە بەردەوام بێت نی تەخمین کراوە بە لە 2024 ئەگەر هەڵە نەبم نزیکەی 68 ملیار دۆلار ئەمریکا مساهمەی کردووە لەوەی بۆی ئاستی گەشەپێدانی ئابووری جیهانی و بازرگانی بەم شێوازە بێت لە 2026 ئەوەی تەخمین کراوە دانراوە خەمڵێنراوە لە ئیدارەی ترامپابیکان 24 بۆ 26 ئەم 68 بۆ بە نزیکەی 24 ملیار دۆلار و تا کۆتایی ماوەی سەرۆکایەتەکەی ترامپ دایناوە بێتە تەنها 8 ملیار بۆی ئەمریکا کەمترین پارە سەرفکە و ئەم تێچوونانە لەسەر خۆی لابەرێ و زۆرترین داهاتشی دەستکەوێت بۆی ئەڵەی کە بڕیاری لێداوە و ئەم شتانەی دەستکەوێت چاوی لەسەر ئەوەی بەڵام کە دیتە سەر جێبەجێکردن تۆ سیستمێکت هەیە وەکو ڕژێمێکی وەکو ئێران هەیە
کۆماری ئیسلامی ئێرە باش ئەم فەنزەویلات هەیە فەنزەویلا بە گرتنی سەرۆکەکەی و هێرشێکی 24 سەعاتی ئەتوانی بڵێ ئەنجامێکی زۆر خێرا و گەورەی هەبوو لە جیهانە وە ترسوبیمێکی لە ماڵی هەموو سەرۆکی ئەم جیهانەیە دروست کرد ئەمە سەردەمی ترامپە و ئەوها مامەڵەکە بەڵام لە ئێرانە ئەم سیناریۆمان نەبینی 40 ساڵە باسە مەسەن ڕۆڵی مەقامی ڕەهبەر و لە سیاسەتی ئێران و لە ناوچەکە و کۆنتڕۆڵکردنی دەوڵەتانی ترا و خامنەیی کەم نەبوو بەڵام تۆ بە کوشتنی خامنەیی ئەوەی لە فەنزەویلا ڕوویە لێرە ڕووی نەیە و بە کوشتنی نەک خامنەی ڕیزی یەکەمی سەرکردە سیاسی و سەربازیەکان یا سەربازی و ئەمنیەکان دەقیقتر بڵێم بەڵام ڕژێمەکە هەر نەکەوت و هەڕەشەی ڕژێمەکە و کۆنتڕۆڵکردنی بۆ ناو خۆی هێشتا بەهێزە ینی ئەکسیۆس و ڕۆیتەرز ئەنە لەم شەوە لە ماوەی پێشەوە تقریبا لێت ئێمە ها 12 ڕۆژەکە تێ شەڕی پێش و 12 ڕۆژ بوو ئێستا 12 ڕۆژەکە تێپەڕین بەڵام ئێران دوای 12 ڕۆژێکی تر وا دەرناکەوێت کە خەڵکی ئێران یان ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە هەموو شێوازەکانیەوە ڕۆڵێکی وایان هەبوو بێ لەوەی کە بتوان بڵێن بە نەمانی سەری سیستمەکە یان ڕژێمەکە بتوانن مبادرە بگرنە دەست و لەسەر ئەرز بەبێت تێچوونی گەورەی ئەمریکا و ئیسرائیل ئەوان بیگۆڕن بۆیە ئەوەی کە ئەتەوێ مەرجنیە ڕێک بڕوات ئەشتە پلانی BCD إلى آخره وەکو لە ڕووی استراتیژی ئەوانەوەڕێن ئایا ئەگەر هەموو شتێک دەست نەکەوێت بەوەی کە وەکو فەنزەویلا نەبێ ئەکرێ بەشێکی باش لە ئامانجەکان بەدەست بێنی بەڵام بگەینە ڕێکەوتنێکی تر ئێران بمێنێتەوە بە لاوازی بەڵام من تەرکیزم لەسەر نەوتەکەیە ترکیزم لەسەرەوەی هەڕەشە نەمێنێتەکەم بە دوا پرسیارم سیناروی واقع بە خوێندنەوەی تۆ بۆ ڕەفتارەکانی ترامپ بۆ ئاسایشینەتەوەی ئەمریکا بۆ دۆخی کە هەیە ئێمە لە کام سیناریۆ نزیکی والله کاک ڕانکۆ من وەکو نوکتەی لێ هاتەوە ئەڵێم قڕ بەسەرەوەی کە پێشبینی ترامپەکە حەزم نەکرد بێت باسی ڕووداوەکانی ڕۆژانە بکەین چونکە دێن و دەڕۆن و دەگۆڕێن ئەبێ بڵین بەڵام قڕ بەسەر ئەوەی کەوا ئەزانی لە ترامپ تێگەشتووە کە جاری پێشوژوتم ینی نزیکەکانی نازان خۆی دوو شت هەیە لەم بابەتەیە هەندێک جار دەوڵات بەمەبەست ئەوە کە خەڵەتاندنی استراتیژی هەیە خیداعی استراتیژی بۆ ئەوەی بەرامبەرەکان نەزانێت چی ئەوێت ینی وەمە لە دۆخی لە سیاسەتی نێودەوڵەتی شتێکی ئاساییە و ئەوەی ئێمە لە ئیعلامایی بینین هەمیشە بەشێکی وێنەکەیە و ئەوەی کە ئەگوزەرێ بە نهێنی و لە بۆچی مەسەن ئیسرائیل ڕازی نییە ئەو وێنانەی خۆ ئێران بۆمبارانەکە و ئەوەی کە ئەگاتە ئەوێ چەند زەرەر ئەدا چەند زەرەر نادا بەڵام بۆ وێنەکان بڵاو نەکرێتەوە یان بۆچی یەک لە سەردەی وێنەی جەنگەکە بە تەواوەتی نابینین ئێمە بۆ ئەوەیە سیاستمەداران لەو ئاراستایە بکەن بەڵام بەگشتی کە تەماشای سیناریۆکانەکەی بە سوودوەرگرتن لە کەیسی پێشووتری هاوشێوەی ئەمە و ئەم فشاری هەر لایەک ئیسرائیلمان هەیە ئەمریکامان هەیە ئێرانمان هەیە ناتوانانی ئەم شەڕاب ئیسرائیل هینی یەکەمە فاکتەری یەکەمە لە جەنگەکەیە و ئەم جەنگە لە ئەمریکای مناقەشەی ئەوەی ئەم جەنگە بۆ خۆمانەکەین یا بۆ ئیسرائیلەک ئەم جەنگە بەشی ئەمریکای تایە بەشی ئیسرائیلیشی تایە ئەمریکیەکان چی گرنگە بەلایەن ئەوەی کە جەنابەت مەسەلەی وزە گرنگە و ئێران هەڕەشە نەبێت لە دەرەوە گۆڕینی سیستمی و دیموکراسی کردن و مافی مرۆڤ لە ئەجندای ترامپا گرێوی لەسەر ناکرێ بەڵام بۆ ئەمریکیەکان گرنگە ئێران توانە بالیستیەکانی وانە بێ هەڕەشە بۆ ئەمریکیەکان و هاوپەیمانەکانی و ئیسرائیلوانە دروستکە دوو پرۆکسیەکانی تر تۆ وڵاتێکی لەناو سنووری خۆتە ئەم دەستێکت لە لوبنان و دەستێکت لە عێراق و دەستێکت لە یەمەن و دەستێکت لە کوێ ئەمە نابێ من سێ ئەو بەرنامە نەوەوەیە کە وایە بڵێم یەکەمدانە ناوچیەکەی بەرنامە ناوچیەکەی و بە تایبەت ئەوەی کە پەیوەندی بە چەک و بەرهەمێنانی چەکی ئەتۆمیەوە هەبێ ئەبێ ئەوە ڕاگیری ئەمە بنسبەت ئەمریکاوە گرنگە لە بەرامبەر ئەمە ئێرانیەکانیش عەرزی ئەوە هەبووە کە لە ڕووی وزە لە ڕووی نەوتەکە لە ڕووی سەرمایە گوزاری و لەگەڵ ئەمریکانە کار بکەن بەس ئەم سیناریۆی ئەگەر ئەم ڕێکەوتنە هەبێ ئایا بۆ ئیسرائیلەکان هەمان شتە نەخێر ئامانجی ئیسرائیلەکانەوەی کە بوونی ئێران هەڕەشەیەکی وجودیە لەسەر ئیسرائیل هەرمانەوەی واتە درێژەدان بەم هەڕەشەیە فرسەتێکی مێژووی هاتوۆتە کایەوە لە دوای ئەم شەڕانەی کە لە ناوچەکە ڕوویاوە ئیسرائیل 40 ساڵە فرسەتی وای نەبوو بۆ لێدان لە ئیسرائیل و لێدان لە ئێران و گۆڕینی ڕژێمەکە لە ئێران بۆیە ئیسرائیل پێداگری زۆرەکە لەسەر گۆڕینی ڕژێمەکە نەک گۆڕینی ڕەفتاری ڕژێمەکە ئەگەر بڵێم دقیق ئەمریکیەکان ڕەنگە بە گۆڕانی ڕەفتاری ڕژێمەکەش ئیشان بڕوات
دەسەڵات وەکو مەسلحەت و بەرژەوەندی نیشتمانی و نەتەوەی ئەمریکا بەڵام بەنسبەت ئیسرائیلەکان ئەوەیە گۆڕانی ڕژێمەکەی ئیسرائیلەکان گرنگ نییە بەلایەنەوە دیسان وەکو ئەمریکیەکان سیستمێکی تر لە ئێرانە دروست بکرێ مافی مرۆڤ و دیموکراسی و دەوڵەتێکی بەهێز و نازام ئەوە بێ ئەوەی ئیسرائیل لە ناوچەکە ئیشی لەیەکە لە ڕوانگەی بەرژەوەندی نیشتمانی خۆیەوە هیچ دەوڵەتێکی بەهێز هاوشانی ئیسرائیل نەبێ تەماشای لیبیا کە تەماشای یەمەن کە تەماشای عێراق کە تەماشای سووریا بکە تەماشای لوبنان بکە تەنانەت هەمان سیناریۆ بۆ ینی ئیسرائیلەکان وابین میسر کە ڕێکوتنی لەگەڵانە بە هەڕەشەی بینن سعودیەکی بەهێز بە هەڕەشە بینن تورکیا بە هەڕەشە بین بۆیە دەوڵەتی بەهێز ئەمە لە ئەمنی قەومی ئیسرائیل دەوڵەتی بەهێز لە ناوچەکەیە ئێستاش نەبێ لە داهاتووە هەڕەشەیە بۆ من بۆی وا ئەبینێ ئێران ئەم ڕژێمە بڕوخێت چی ڕوئەدا ئەگەر سیستمێک هات هاوپەیمانم بوو لەگەڵ ماکاری کرد باش بەس ئەم سیستمێکە هەڕەشەیە لە ناو بچێ ئەم ئێرانیش ئێوە بمێنێتەوە بە هەر نرخێک بێت بۆیە لە ئەنجامی ئەم سیانە کە لەیەکێ دەی ئەگەر ئێران بتوانێت ئەم فشارانەی کە لەسەر وزە و لەسەر ئابووری جیهانیەکە دروستیەکە ڕەنگە ئەو استراتیژە و ئەمریکاش بینیمان لە جوڵەی ترامپە ڕەنگە لەگەڵەوە بە کۆتایی بە هێرشەکان بەم شێوازە بهێنرێت نزیکترین شت لەوەی کە ئێستا تەوەقوع بکرێ ئەوەیە کە ئەگەر ئیسرائیلەکانیش بەمە ڕازی بن گەڕانەوە بە گفتوگۆ بەڵام بە مەرجەکانی پێشوونە بە مەرجی تازە و ئێرانەکانیش داوای جۆرێک لە گەرانتیەکەن سیناریۆی دووەم کە ئێستا ڕوئەدا ئەمە باسی مستەقبل ئەوەی کە ڕۆدا جەنگەکە درێژە بکێشێ وەکوی کە 2 ساڵی خایەن لە غەزە هەموو کەس ئیسرائیل بە مانگی دوومان ئەگەر ئەمە ببێت بۆ هەرسێ دەوڵەتەکە و بۆ ئاستی جیهانیش لێکەوتەی زۆری ئەبێ نرخ هاوپەیمانەتی ئەوروپیەکان رووسیا ئەمانە هەمووی ڕۆڵیانە بێ لەو سیناریۆی تر هەیە لە ڕاستیە باس ئەکرێ بەڵام تقریبن ئەوانە ئەساسیەکان و بنەڕەتیەکان سپاس دەکەم زۆر سپاس دکتۆر سپاس بۆ خوێندنەوە شیکارەکانت بێگومان ئەوە خوێندنەوەی بۆ دۆخیکە ڕوویدا لەو چەند ڕۆژەدا پێشبینی و ئەوەی هین تۆزە زەحمەتە لەم ڕۆژەدا بۆیە زۆر خۆمان بەڵێ لە سەردەمی دۆناڵد ترامپ خۆمان لە خەرێو نادەین کەی دەوەستێ کەی ناوەستێ خوێندنەوەکە خوێندنەوەکی لەوە خۆڵتر بوو سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن.